لە ماوەی کەمتر لە مانگێک 5 کەس لە پرۆژەی ئاوی داقووق خنکاون. دانیشتوانی سنووری داقووق داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان بنکەیەکی تایبەت بە تیمی فریاگوزاری و مەلەوانی لە قەزاکەدا دابمەزرێنێت بۆ ئەوەی لە کاتی ڕووداوە نەخوازراوەکاندا بەهانای هاوڵاتیانەوە بچن. پێویستیمان بە غەواسە بە مرکز نەهریە پێویستیمان بە لەمێکی بۆ ناوە ماوە مستەمر یعنی لە مستەمر خەڵکی جێ خنکێت یعنی ئەو ڕۆژە ئەو 4 مناڵە خنکا زۆری هیلاگیمان حتا دەرچوو. بۆ ئەوەی کارەسات و ڕووداوی لەم جۆرە دووبارە نەبێتەوە داواکانی لایەنە پەیوەندیدارەکان تیمی غەواز لەم شوێنەدا دابنێن تاوەکو لە کاتی ڕووداوی لەم جۆرە زووتر هەوڵی ڕزگارکردنی خەڵک بدرێت. ئەندامی شانەی قەیرانەکانی داقووق پشتگیری داواکاریەکانی هاوڵاتیانی قەزاکەی کرد و بە پێویستیشی زانی ڕێنمایی تایبەت بۆ خۆپارێزی لە پرۆژەی ئاوی داقووق دابنرێت و شورایەکی بۆ دروست بکرێت. پشتگیری خەڵکی ئەەکەم لە داواکاریەکان تابلۆی ڕێنمایی دابنرێ لەسەر ئاوەکە کە باسی قولی ئاوەکە بکە باسی ترسناکی ئاوەکە بکە بۆی خەڵکێکە بگاتە عێراکە بزانێ ئەم ئاوە چییە ترسناکی ئەم ئاوە ترسی ئەم ئاوە بەرچاو بکرێت. پێویستمان بە تیمێکی فریاکەوتنی ژێرئاویە واتا غەواز زۆر زەرورە. ساڵانە لە وەرزی هاویندا دانیشتوانی قەزای داقووق بە مەبەستی بەسەربردنی کاتەکانیان و مەلەکردن سەردانی پرۆژەی ئاوی داقووق دەکەن، بەڵام بەهۆی نەبوونی ڕێنمایی پێویست و تیمی فریاگوزاری مەلەوانی لە سنوورەکە ژمارەیەک هاوڵاتیان دەبنە قوربانی. حەمەد ئەڵماس، گەلی کوردستان، داقووق.